بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی یاد و یادگار لە شەوێکی دیکەی ڕەمەزان هاتوومەتەوە خزمەتتان. ئێستا لە ئاوایی شێخ مستەفاین. لە ئاوایی شێخ مستەفا کەسایەتیەک هەیە، پێشمەرگەیەک هەیە کە ئێستا بەرپرسیارەتیەکی گەورەی هەیە. ئێمە ئەمڕۆ کەمتر وەکو پلە و پۆستەکەی قسەی لەسەر دەکەین، زیاتر مەبەستمانە وەکو ئینسانێک تێڕوانینی بۆ ژیان و ڕاو بۆچوونی لەسەر بابەتە جیاوازەکانی ژیان بزانین، هەر لە بابەتە کۆمەڵایەتیەکانەوە تاگاتە ئەو شتانەی خۆی حەزیلەیەتی تا تێڕوانینی بۆ خێزان و تەنانەت بۆ خۆشەویستیش. لەگەڵمان بن. بەڵێ زیزان وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا ئێمە لە ئاوایی شێخ مستەفاین. میوانێکی ئەزیز و بەڕێزم هەیە، جەنابی کاک شێخ جعفەر شێخ مستەفا، جێگری سەرۆکی هەرێم. دیارە ئێمە ئەمڕۆ کەمتر مەبەستمانە وەکو پلە و پۆستە فەرمیەکان بەرنامەی لەگەڵ بکەین لەبەرەوەی لە ناومانگی ڕەمەزانین بەرنامەکە زیاتر بەرنمەیەکی کۆمەڵایەتی و کۆمەڵێ بابەتە بێ کە خەڵکیش پێی خۆشە تێڕوانینی جەنابتان بزانێ. زۆر سوپاسی جەنابتانەکەم بۆ ئەم دەرفەتە. ئەگەر پەیامێکتە بێ بۆ ڕەمەزان لەوێەوە دەست پێەکەین. زۆر بەخێر بێن، خۆشحاڵم بە هاتنتان بۆ ئاوایی شێخ مستەفا. بەڕاستی دیارە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە، پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم لە هەموو مسلمانی دنیا بەهۆی ئەم مانگە پیرۆزەوە هیوادارین مانگی ڕەمەزان ببێ بە هەوێنی تەبایی و برایەتی و یەکریزی و چارەسەرکردنی هەم کێشە ناوخۆیەکان و هەم کێشە دەرەکیەکان. هەر بژیت. کاک شێخ، جەنابتان لە 1950 لەدایک بوون، هەر لە ئاوایی شێخ مستەفا لەدایک بوون؟ من هەر لێرە لەدایک بوون لە ساڵی 1950. باشە. لە 19 ساڵی ئیتر بووی بە پێشمەرگە، بەڵام تا 19 ساڵی ئەو ماوەیە بڵێن قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئەوانە هەر لە ئاوایی بووی یان گەڕایتەوە سلێمانی یان لە هەولێر بووی، چۆن بووە ئەو ماوەیە؟ تەمان لە ساڵی لە پەنجاکانەوە لەم گوندە قوتابخانە کراوەتەوە بەهۆی ئەوەوە کە ئەو کاتە ڕەحمەتی باوکم کە مەلیک داوای ڕێز عەشرەتەکانی کردبوو لە بەغا. هەر کەس داوای شتێکی کردبوو بۆ خۆی وەک شەخسی، ئەو داوای ئەوەی کردبوو کە لێرە مەکتەبێکی بۆ بکەنەوە. ئەویش وعدی پێدا بوو کە لێرە ئەو قوتابخانەی بۆ بکاتەوە. لە پاش ماوەیەک ئەمری کردبوو بە محافزی سلێمانی ئەو وەختە متەسەرریف بوو. متەسەرریفیش داوای کردبوو کە مەلیک فەرمانێکی وای کردووە، بەڵام ئەوان نەئەتوانن بینا دروستکەن بۆ مەکتەبەکە، نەش بشوێن بۆ مامۆستا، وتوی ئەوەش خۆم دروستێکم لەسەر ئەرکی خۆی. هەم تەوان ئەو وەختە بە قوڕ و ئەمانە بوو، هەم بینایەکی بۆ مەکتەبەکە بینایەکی بە قوڕ چەند ژوورێ بۆ مەکتەبەکە دروست کردبوو و بۆ مامۆستاکانیش مامۆستاکەیش خانووی دروست کردبوو. ئەم دێهاتانەی دەوروبەر هیوایە لێرە سەعات و چارێکێ دوورە، هەموو منداڵەکانیان هاتن بۆ ئێرە بۆ خوێندن. ئێوەش لە هەمان قوتابخانە بوون یان نێردران بۆ شوێنی دیکە بۆی بخوێنن؟ هەر لێرە خوێندن، لێرە هەموومان لێرە کە مەکتەب کراوەتەوە. ئیتر ئەوانەمان کە لەو کاتاوەختی خوێندنمان بووە، لێرانە خوێندنی سەرەتاییمان تەواو کردووە. ئەو کاتە لە قەراخیش ناوەندی نەبووە، لە قەزا و ناحەکانیشان نەبوو، تەنها لە سلێمانی هەبوو. لەبەرەوە چوینە بۆ ناوەندی و دو ناوەندی چوینە سلێمانی بۆ تەواوکردنی خوێند. لێرەوە تقریباً ئەبوایە بچوینایەتە قەرەگۆل. قەرەگۆل لێرەوە حدودی 3 ساعت و نیو بۆ 4 ساعت بە پێ دوور، چونکە ئەم شاخە بێ بە تایبەتی لە زستانە قوڕی شارە زۆر، یعنی بەنەوعێک بوو کە ئیتر ئەی گرتی، زۆر قوڕێکی هینی هەبوو. لەوێ جارێوا بوو 3 ساعت 4 ساعت لینتە کرد تا پیکابێکە و گازانە هاتن لە پشتەکەیەوە سوار دەبوویت بۆ سلێمانی. یعنی زۆر قورس بوو هاتوچۆکە. هەموو جمعە و پێنجشەمەیە گەڕاینەوە و لە کاتیشا بۆ فرای دەوام بکەین چین بۆ سلێمانی بە هەمان شێوە. باشە.
ئێستش کە لە هەولێر لە ئەرکتەواوەبی بیستومە ئەوەندەی بۆت بکرێ لە ناو شار نامێنیتەوە مەگەر ئیشێکی زۆر زەرورە بێ یەکسەردەی بۆ ئاوایی شێخ مستەفا و ناو سروشتی ئێرە ینی وە حەزێکی مناڵیە من پێم وایە ئەوە حەزێکە کە نازانم هەر کەسێگەر خەل لە جێگایەکە گەورە بوو لەدایک بوو بێ و گەورە بوو بێ و جێگای باو باپیرانی بوو بێ پێم وایە هەموو کەس حەزی لەکە لەبەرەوە بە حەقەت هەر مەجالێکم هەبێ ینی مەژۆڵ نەبم بە ئیشێکەوە بەکارێکەوە دێمەوە بۆ ئێرانە جاری وایە هەفتەی 3 ڕۆژ لێرم ینی مەسەن پێنجشەممە جومعە شەمە تا ئەگەڕێمەوە بۆ هەولێر یا لە سلێمانی ئەگەر ئیشێک بێتە پێشەوە و زۆربەشی لێرانە بەڕاستی بەتایبەتی لە بەهارانە و تاکو دنیا گەرمە بێ ڕۆیشتنەکەم ینی بە شاخ و بە شێوەیەکی ڕۆژانە بە شێوەی ئەوی ڕۆژانی کە لێرانە هەم پیادەڕەوی هەم سەرکەوتن بە سەرکەوتن بە شاخ و پیادەڕەوی جاری وا هەیە مەسەن 15 کیلومتر 16 کیلومتر 12 ینی بە سەعاتیش 2 ساعت 3 ساعت داوی 3 ساعت و نیش ڕۆیشتنەکەین بە پێ لە غەیری ڕەمەزانە عادەتەن کە لە خەو هەڵەسی حەزت لێ شتێک بخۆی یان حەز لێ بە پێ بڕۆی وەرزش بکەی ئەتیادی بەیانیان شتێکە خۆم هەر خۆت حازریەکەی خۆم ئەگەر خۆم بم خۆم حازرێکم جاری وا هەیە ئەگەر لێرانە چووکێ ماڵی دلێری برایشمی جاجار ئەوان ڕێگە نادەن ئەنا خۆم زۆر حەزەکەم بە دەستی خۆم خواردن دروستکەم چونکە من لە پێشمەرگایەتیە فێری چێشلێنانیش بووم ینی فێری چێشلێنان قاپ شۆردن ئەو شتانە هەمووی فێر بووم و ڕاشاتوم لەسەری ینی حەز دەکەم دایمەختە بجوڵێم ئیشکەم کارکەم ئەوانە بکەم بەڵام زۆر جار ڕێگە نادەن ڕێگە نادرێت باشە لەگەڵ خواردنیشە دیسان هەموو جۆرە خواردنێکە خۆی گوێت لێ هیچ مشکلەم نییە لەگەڵ خواردنە بە حەقەت نەوعەکەی چییە باش لێنراوە خراپ لێنراوە یا هەر شتێکەیە لە پێشمەرگایەتیە چونکە بە حەقەت ئێمە لە ماڵانە تەوزیع بووین ماڵەکانی بەشی هەرە زۆری ماڵانێک بوون دەستکورد بوون هەژار بوون ئەوەی کە بوو بێ کرد بێتیان جاری وایە بۆ تووشی بووە بە ماڵێکی پاک و تەمیز و جاری وایە تووشی بووە بە ماڵێکەوە پاک و تەمیز نەبووە من قەت گوێم ناوەتێ زۆر جار هەندێک لە ڕەفیقەکانم بە غیلیانە بردیان و بۆ نوعەتۆ تەبیعەت دەچێتە سەر هەموو خواردنەکەی خۆی گوێ لێ نییە ئەموو کاکە جاری واشەیە بۆ ئەوی ساحب ماڵەکە تەریق نەبێت و هەرێ بێ بیخۆی باشە کاک شێخ شتێکی دیکەم بیستووەت زۆر دڵنیانیم لە جەنابتان ڕوویداوە و بابەتی تاسکەبابیەکە نازام ڕۆشتبوونە شوێنێ وتوبیان تاسکەبابیە ئەوە چۆن بوو لەگەڵ کاگرۆستم لە منتقی شار باژێر بووین داوایان کردبوو هەردوو لە هەردووکمان چووین بۆ ئەوانە ئەو کاتە بەڕەحمەت بێ حەمەجەزا حەز بە خواردن ئێمەی زۆر خۆشەویست هەم ئێمەش ئەومان زۆر خۆشەویست هەم هێشتا کەسێکی وام نەدیوە کە مەسەلەن لەو مەجالەی خۆیان ئەوەندە خاوەنی دیوەخان و حەزب خزبەت گوزار و ئەمانە لە باراوە چوین بۆ دەیەکی تر ناوی دەکەی چەکێ لە بیر بچۆتەوە پێشمەکانمان ڕەوانە کردبوو هەردووکمان لە دواوە بووین حەمەجەزا ماڵەکەی لەسەر جادە بوو وتی مەڕۆن وتمان ئەڕۆین و ئەمانە وتی مەڕۆن کورە نیۆڕۆ تاسکەبابیەکتان بووەکەم نیۆڕۆ لەلای من ئێوەش کوێتان لە وشەی کەبابەکە بوو نا کاگرۆسەم زیاتر کاگرۆسەم زۆر تالیب بە گۆشت و ئەمانە بوو هینیە کرد وتی شێخە با نەڕۆین نیۆڕۆ لای حەمە بین و حەمە خۆشە و دوو قسەی خۆشی شەکەین و بتم پێشبرەکان ڕۆیشت وتی خەیچێکە ئەو لێوانە برادری تریان لەگەڵ ئاگای لیانە بێت و ئەمانە نیۆڕۆش تاسکەبابێکە خۆی نیۆڕۆ کە دانیشتین کاکە حەمە هەزار ڕەحمەتی لێ بێ قەت لە بیرمان ناچێت هەروەک عایلەش حەمەمان لە بیر ناچێت ئێمە جەریدەی داخست و برنجێکی هێنا داینا و پیازاوەکەی دانا و چووە دەرەوە نازانم چی بێنێ ئاو بێنێ چی بێنێ میشتم کاک ڕۆستەم بوو ناخۆی من دەستم کرد بە خوارد تۆ زانی تاسکەبابی چییە تاسکەبابی چیە تاسکەبابی خواردوەزانم وتی با تاسکەبابیەکەیش بێ وتم ئەوە تاسکەبابیەکەیە بە پیازاوە وتی تۆ هەر پێم هەر ڕابێری وتم وەڵڵا ئەوەیە بە قورعان بیخۆ وەڵا حەمە هاوتیەوە بۆ دەستی پێ نەکردەوە مام ڕۆستەم وەڵا ئەویش سەرێکی بادا دەستی کرد بە خواردن وەرەوتی توزانە وەبزانی کەبابە و لە تاسایی توزانم پیازاوی سەکبابە ئەمە پیازا بوو ڕاستە
کاک شێخ پەیوەندیت لەگەڵ براو خوشکەکانە چ جۆر ینی ئەڵێن لە مناڵی زۆر هێمن بووی بە دەرەجەیەکی تر کە بەغیلیت پێبراوە لە شوێنی تریش ئاماژەت بەوە کردووە کە جەنابی باوکتان خوا لێی خۆش بێت هەرگیز جای نەکردوونەتەوە لە مناڵی دیکەی تر هەر لە خزمەتکردنی میوانەوە هەر ئەوەی کە سوار ئەهات ئەبوو بچی بە پیریەوە و وڵاخەکانی لێوەرگریت و هەنێ جار پێویستی بکردایە خواردنی بیتی و ئەمانە پەیوەندیت لەگەڵ خوشک و براکانتە چۆن بوو؟ والله ئێمە یعنی هیچ فەرق و جیاوازیە نەبووە کێ لە چ دایکێکە یا کوێ چییە یعنی خوشک و برایەتیمان بە شێوەیەک بووە یعنی بێوێنە یعنی ڕۆژێک لە ڕۆژان مسقالە زەڕەیەک کێشە لە بینی خوشک و برایەتی و ئەمانەمانە نەبووە و بۆ میوانداریش دیارە میوانداری وەختەوە نەبوو دوو ڕۆژ پێشتر پێ و بڵێواترمەکە وەختێک تزانی سەعات 12 نیوەڕۆ بۆ وەختی نان خواردن بوو سواردا ئەبەزلی ئەوایە بە پەلەپەل مریش کرااو نایە هەتا گرت سەعاتی پێش و چێشتیان لێ نایە شتیان لێ نایە بە حەقەت ئەو وەختە میوانداری بۆە وڵاخەکە لێ بگرتە بتبەستایەتەوە ئەگەر بەهار بواە لە ناو گشوگا ئەگەر وەختێکی تر بواە کاوجۆت بدایەتێ ئەوە ئاودایە لەغاو بوو لەغاوەکە لەغاو لێ کردەوە لە کە ئەچووش نەماڵ وەختی نان خواردن مەسینە و دەشۆر هەبوو یەکێک خاولێک دەخستە سەرشان و مەسینە و دەشۆر گەڕاو جارجار دەشۆرەکە سەرخاپێکی و هەڵە گەڕاوە سابوونەکە کەوتە چڵکاوەکەەوە باید دەری شوێ نایەتە سەر هینەکە یا دەستنوێژی بگرتایە یا دەستنوێژی بگرتای بە ئاو بکردایە بەدەستە دوای پێش ناخواردن ئاوتە کرد بەدەستە دوای ناخواردن هەر ئاوتە کرد بەدەستە بۆ دەستنوێژ هەر ئاوتە کرد بەدەستە ئاو کردە کرد بەدەستە و عادەتیش وا بوو میوانە هاتی هەموو پێڵاوەکانمان بۆ جووتەکردن وەقەتیش هەموو بە پێوە ئەوێساین هەتا ئەو دقەی میوانەکانە ڕۆیشتن ئیتر کە ئەیش هاتن وڵاخت بۆ ئێنان ئەوە بۆ دڵغاوکردنایە اینجا باید تاکێکی ئازەنیەکە بگرتای لەم دیۆکەلو دی و قاچی خستە زەختێکە بۆی هەڵ نەگەڕێتتەوازنەکە بمێنێ یعنی ئەو حرەکەی کە لە دیوەخانە فێر بووم ئێستش حەزەکەم کە بیوانمانێ پێڵای بدەین والله هەتا ئێسش کە منیانەکانە چنە ژوورە جاری وایە واکەم پێڵاوەکانیان جووتەکەم لە دوایانەوە ئەگەر هین نەبێت چونکە گەنجی ئێساکێ ئەو شتانە نازانێت بێ پێیان بڵێ یا بێ خۆم بیکەم کاک شێخ ئێمە مادام لە هەوای شێخ مستەفاین سروشتی دەرەوە زۆر زۆر جوانە با هەر لە ژوورەوە نەبین ئەچین پیاسەیەکەکەین و پرسیارەکانی دیکەش جەنابتانەکەین فەرموون. کاک شێخ ئەگەر هاتیینە دەرەوە جەوی ئێرە خۆشترە چەنە تۆزێک گەرمە بەڵام هەر لە ژوورەوە خۆشتر و دیمەنێکی جوانترە لە خاکیبوون و سادەییەکە چه ئیسیفادەیەکت کردووە وەکو خۆت؟ من یعنی هەرچی بە هەموو نەوێ خۆمە پارێزم لە خۆبەزلزانین و ئەو مەسەلانە یعنی هەمیشە پێم خۆش سادەیم پێخۆشە تەواضوعم پێخۆشە چونکە من پێم وایە ئینسان خۆی ئەبێ خەڵک بە گەورەی بزانێ نابێ خۆی بە گەورە بزانێ ئەو کەسانی کە خۆیان بە گەورە ئەزان من پێم وایە خەڵکی بچووکن لە لای خەڵک بچووکن چەند متەواضع بی و چەند سادە بی ئەوەندە لە لای خەڵک خۆشەویستە بی هەم تربیەتی عایلەکەمان بەڕاستی هەم لە پێشمەرگایەتیشە هیچی فێری ئەوەی نەکردوویت خۆ بەزلزان بی هەمووی فێری سادەیی کردی وەک پێشتر باسم کرد مەسەلەن کە لە دیوەخانە بەو شێوەیە مە خزمەتی خەڵمان کرد ئامان کرد و دەست خەڵکا پێڵامان بۆ خەڵکدان ئەمە تربیەتێکە کە فێر بووی دێت لەگەڵێ هەتاکو ئێستاکێ ئەو تربیەتە هەر باوە لەناو ئەو عایلا کە بە سادەیش بووی پاشەوە خۆ ئینسان خۆ بەزلزانین یا خۆ بە گەورەزانین بەسەر چییە؟ بەسەر کە سوکارەکەی خۆتە بەسەر کە سوکاری شەهیدا پێشبەرگا بەسەر لەبەر ئەوەی ئینسان یعنی زۆر جار مەسەن هەندێک خەڵکەڵی ئەوە بۆ وا تەسەڕوفەکەی بۆ ئەوەکەی لە پاپی ئەگەر تۆ بۆ منتە من خۆم ئەمەم پێخۆشە. باشە کاک شێخ بابەتی هاوسەرگیریەکەتان
بزەبت بە دیاریکراوی ساڵی چەند بوو؟ ساڵی هەشتاوێک بوو. هەشتاوێک بوو. باشە قورس نەبووە و کاتە خەڵک چونکە ئەوەشم بیستووەکە تەنانەت تۆمەتی جاسوس بوونیش دراوەتە پاڵت بۆەوەی ژنت پێنێن ئەوە چییە ئەو بابەتە؟ ئەوە ئەزانم حەزت لێ زوو باسی کەی بۆی گوێی لێ بێتەوە. من مەسەرەن کاک شێخڕەشی بڵێن خەزورم خوا ئەفریقا یەکێکە لەو پیاوە ناودارە هەموو ناوچەکە و پیاوێک بۆ بە درێژایی ژیانی لە پێشمەرگایەتی و لە خەبات و ئەمانە بووە. شەید حەمەڕەش تەمەن تقریبن کە چووە 30 ساڵی شعوری بەوە کرد بەرەوە ڕووی باوکو دایکیش حەزەکە نەوەیەکە هەبێ و بینیکەن و ئەمانە بتی کاک شێخڕەشی کچێکی هەیە بۆچی داوای ناکەیت و خۆ خزم و کەس و کار و لەوە عایلە محتەرەمتر وانە بەحەقەت منیش خۆم چووە بیرۆکەکە شەید حەمەڕەش حەمەڕەش هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ خستی نە من ئەویشم بینی و ناویش منی بینیوە بەحەقەت بڵین هاوسەرەکەم باشە کە داوام کرد کاک شێخڕەشی تاوان قەت ئیمکان نەبووە مەسەلەن دەست بنێ بەڕووی باوکمەوە بەڵام زروفەکە وا بوو حکومەت و دوتیژیەکی هەبوو کە ئێراشن بدا بە پێشمەرگە ژیانی پێشمەرگە خۆی زۆر سەخت یعنی تەنانەت جەنابی مام جەلال و کاک نەشیوانیش هەردووکیان کاغەزیان نووسی بۆ کاک شێخڕەشی قەت مەسەن کاک شێخڕەشی قسەی جەنابی مام جەلال و کاک نەشیوانیشی نەشکانەوە بەقەت باشە هەر هینی ئەوەی نەئەکرد زاتی ئەوەی هین بێ ئەوانە بێ مامێکیە کاک شێختەها لەسەر مەسلەی ئەوەی داوای ژنیەکێ کرد و نەیانەدایە و چوو ئاگرینا بە خەڵکی وی خەڵکییاندا ئاگرینا بە شاخەوە تەقەیان لە ماڵەکە کرد و ئێمەش هینی دژی ئەوە بووین و هەڵماندا ئەوانە بگرین و ئەمانە ئەویست حەق لە تۆ بکاتەوە لە بن بکاتەوە کە هاتە سەر ئەوە کاک دلاوەر مەسئولی ناوچەی قەراغ بوو لە بازیان بووین وتی بە منی وتی برادێک لە سنگاوە دێت ڕێخستنە ئەچین بۆ لای ئەو زروفەکە زۆر سەخت بوو نشمان نەتوانین کەین لەکوێیەک بگرینەوە شوێنێکماندانا لە فلان شوێنێک بگرینەوە وتی ئەچمە لای ئەو ئەیبینم و ئەگەڕێمەوە باش کە هاتەوە پێیەکەنی وتی ئەزانی تۆ جاسووسی بۆ کە چوو ئەوانە ئەو لێ قسەی لەگەڵ کردبوو وتوی پیاو ناوێرێ بۆ بێ بەلاتان جاسووسان لە ناوایە جاسووسەکەش دوایە تۆی ئەمیش هەڵێ پێچەوە ئەو نایڵێ و ئێڵێ و نایڵێ ئەخی جار زۆری کردبوو توی ئەگەر تۆ تەنزیمیت و بە ژیانی ئێمەوەی نابێت پێمان بڕێکەیە حەزەر بکەین ئەوش وڵا فلان کەسە کە هاتۆ دراوە کاک شێخ چوار کچوو کوڕێکتان هەیە بەڵێ گەورەترینیان هەوارخانە بەڵێ باشە لەگەڵ نەوەکانە نێوانت چۆنە ئەبینم ڕخن لەگەڵ مناڵە هیچ ناکەم هەمویانم وەکو یەک خۆشەوە چونکە ئینسان نازانێت چۆن توانێت فەرقی منداڵی خۆی بکە منداڵەکانیش هەمویان بە حەقەت زۆر بەئەدەبن زۆر ملتەزی من هەم بە دایکیان هەم بە باوکیان هەم بە خزم و کەسوکار و مامەکانیان زۆر عاتفین لەبەرەوە ینی فەرقی هیچیان ناکەم لەگەڵ هیچ ئەگەر بتانی وێنەکە ببینی پرشنخان خوا لێی خۆش بێت بەجێهێشتین چ کلێنێکی لە ژیانی تۆ دروست کرد هەر کەسی هەتا ژنەکەی نەمرێ نازانێت چ بۆ شاییەکی گەورە چ کلێنێک دروست دەکات بەڕاستی کلێنێکی زۆر گەورەی دروست کردووە قەت شوێنیشی پڕ نابێتەوە ینی هەموو شوێنەکە یادگارەکانی لە ماڵەکە کە ئەیبینی ینی قورسە باشە ئەمە هۆکار نییە بۆ ئەوەی کە حەزنەکەی زۆر لە سلێمانی بمێنیتەوە یەکێک لە هۆکارەکان یادگاریەکان لە ناو ماڵ من کاتی خۆشی ئەو کە بوویشە من ئەوە نەکەوتومەتە لە ژیانی پێشمەرگایەتیە ینی لە پێشمەرگایەتیە جاری وهاوە بە 6 مانگیش نەمبینیون ینی یەکێک لەوانەی کە من قەرزاریەوەم ئەوە بووە کە ئەو مناڵانە هەموو ئەو بەخێوی کردوون ینی یەک مناڵ هەتا گەورەیش بوون من ئاگام لە وەزع و حاڵیان نەبووە هەمووی ئەو تربێتی داون ئەو گەورەی کردوون بە هەموو شێوە ئەو ئاگای لیان بووە لەبەرەوە من کە ئەویش لە ژیانەوە هاتوین بۆ ئێرانەیە هاتووە لەگەڵمانایە خۆگەر بە بۆنی نەخۆشی و سحەتی چونکە لەو تەواو نەبوو ئەوانەوە نەیتوانی بێ ئەینا قەت ئەوە نەبووە ئەو ڕێگری بکە لە بەردەم تا بۆ کوێکی بۆ کوێ ناچی هەرگیز ڕێگر نەبووە پاڵتیش بووە لە ژیانیا ڕۆژێک لە ژان ڕێگر نەبووە لە هیچ شتێکە یعنی
تازەش نمێناوە لێرە بووم لەو شاخەش شەڕ بوو جاش هجومی کردبوو لە بناری شاخەکە لێرە هانی داوم کە بڕۆم بۆ لای پێشمەرگەکان لێرە ڕۆشتم بە لای پێشمەرگەکان بۆ شەر کە معلوم نەبووە مەسیر چی بەسەریە قەتیش دڵی خوتوورەی نەکردووە چیم بەسەریە بەڵام جاجار مەسەلەن مثلا دوعایەکی بۆ ناردم یا گول لە بنێکی بۆ ناردم یا لە فلان شەخص یا ئەماهینی با پیرانمانە ئەوەی ئێستا شەموویم ئەوانە پاراستووە چونکە بەڕاستی یادگارێکیەوە ڕەنگە ئێستا لە گیرفانما هەبێ لەو شتانەکە ئەو بۆی ناردوم هەتا ئێمە کاکۆسەتمان بەڕاستی زۆر خۆشویستوە هەر لە هێنا لەو شەڕانە کەشتێکی بۆ منە نرد بۆ ئەوی شێنە بۆ کاکۆسەتی شێنە و بە بەردەوامی ینی مثلەن دوعا مەولوکردن و دوعاکردن بۆ عامی پێشمەرگە لە شەڕی داعش مێحوەر خواردنی دروستە کرد خۆی دابەشی لە شەڕی داعش چەند ئەوانەی لە مێحوەری یەک و ئەمانە بوون پێم وانە یەک پێشمەرگەی مابێ لەوانە کە نانی دەستی ئەوی نەخواردبێ و خواردنی بۆ نێ نابن و خۆی نەهاتوێ بۆ جەڵەکە بە تەبیعەتی خۆت حەزت لە قەرەباڵغیە یان بە تەنهایی بێتاقەتە بێ و حەزت لێ هەر قەرەباڵغ بێت چوار دەورت فێری قەرەباڵغی بووم فێری قەرەباڵغی بووم بڕواتە بێت چونکە لە کاتی خۆی وەک بۆم باسکردی ئێرە کە میوانمان هەبوو دایمەتە قەرەباڵغ بووە یعنی حەزەکەم یەک نان بەبێ قەرەباڵغی نەخۆی لە ماڵی ئێمە حەز لێ و تاقەت نییە بە تەنیابی خۆش بەتەبیعەت تەنیایی زۆر ناخۆشە بوونی خەڵک بوونی میوان بوونی مەجلیس ئەوانە یعنی هەمووی تام و لەزەتی خۆی هەیە باشە کاک شێخ من لە کۆتایی نزیکە بمەوە زیاتر بروسکە پرسیارەکەم و وەگەر عەزیز نەبێ وەڵامی کورتم بیتەوە شەوان کە ئەچیتە ناو جێگا بۆ خەوتن یەکسەر خەوت لێکەوێ یا دەرفەتی ئەوەت هەیە بیر بکەیتەوە لە ڕۆژەکەت لە ڕۆژی دواتر کەم وەخت زوو خەوم پیاکەوێ خۆتە زانی مەشاکیلەکان ئەوەنە زۆرە کێشەکان ئەوەنە زۆرە ملانەکان ئەوەندە زۆرە بەتایبەتی من خۆم بیر لە کێشە و مەشاکیلی خۆم ناکەم چون کێشە و مەشاکیلی خۆش مەر پەیوەندی بە خەڵکەوە کۆمەلگاکەوە هەیە متەئسیرین بەوەی کە یعنی ئەو وەزعکە وای لێ هاتووە بەو شێوەیە کە ئیمڕۆ ئەیبینی ناڕزایی خەڵک ژیانی خەڵک وەزعی خەڵک ئەوانە ئینسان ماندووەکە خەونێکت هەیە حتا ئەم لەحزەیە نەهات بێتە دی ئەو خەو نەبێ من دروستبوونی کیانێکی سربەخۆیە بۆ ئەو هەرێمە کە سنوورێکمان هەبێ سنوورێکی دەولیمان هەبێ ئیتر لە ناوە چی هەبێ من کێشە مەشاکیلم نییە کێ حکومڕانە شەڕ ئەبێ یا شەڕ نابێ تۆ تەماشای عێراقا بزانە لە دوای مەلیک و ڕۆژە ئیسراحەتی نەکردووە جاری وا بۆ هەر حکومەتیش نەبووە مادەم سنوورێکی دەولی هەیە لە دوای 59 خەڵکە حەسێتەوە ئەوەی وێدی من بێت چونکە من پێم وایە تەنها نەوەکانی دوای خۆمان کە بە ئارامی بژین بە خۆشی بژین و بتوانن لە مەجالێکە خزمەتی خەڵکەکەمان بکەن تەنها سەربەخۆی کوردستانە چونکی ئەگەر ئەوە نەبێ دوای ئێمە ئەوانیش تووشی هەمان نەکبەتێ بن کە ئێمە ئیمڕۆ تووشی بەداخەوە و چەندینەوەیە هەر ئەو خەونەی هەیە و بەداخەوە ناتۆتە دی بەڵکو ئەم جارە بێتە دی نێوانت لەگەڵ وەرزش و پیادەڕەوی و شاخەوانی و مەلەکردنەوەمان بەردەوامی بە تایبەتی بەهاران ینی لە مانگی کەپەڵە ئەدایتر هەر وەختێکە مەجال بێ لێرە بم بە حەقەت هەم بەو شاخانە ڕۆم بە دەرودەشتا هەر ڕۆژەی بەلایەکیشە نەکەم و ڕۆژێ بە یەک شوێنە بە یەک جێگا ڕۆی زۆرە ڕۆم هەتاکو و دنیا گەرمەکە ئیسەر ڕەنگە ئەم ساڵ هەموو هەفتەیەک 3 ڕۆژ لێرانە من ڕۆیشتنم کردووە هیچ ڕۆژێ لە 12 کیلومتر کەمتر نەڕۆیشتم لەگەڵ مەلەوانیش بینم زۆر باشە چونکە کاتی خۆی ئێمە مندا بووین لەم چەمەی ئەمە پێڵەن چەمی دێوانە لەو چەمی دێوانە هەر بە مناڵی دەردێڵێ سەرمان لێلکەی ناوتە دەرۆ چوینەتە ناو حەزت لە مەلەوانگەی داخراو نییە مەلانگەی کراوم پێخۆشتە پێشمەرگایەتی چی پێبەخشی چی لێ سندیتەوە وڵی پێشمەرگایەتی هیچی نەسەندومەت و هەموو شتێکی پێبەخشی و ئێستاش خۆت بە پێشمەرگازانی لە هەر وەزیفەیەکم لە هەر کارێکا بم شانازی بە پێشمەرگایەتی وەکەم کار پێشمەرگە بن یعنی زۆر جار کە یەکێک دێ مقابلەیەکە باسی پلەپایەکەیەکە پێم خۆشە بڵێ وەک پێشمەرگەیەک بیکە نەک وەک پلەپایەکە بیکات پێشمەرگایەتی شەرەفێکی گەورەیە کە دەست هەموو کەسێ ناکە بەڵێرەوەش بە بەردەوامی جلی کوردیت لەبەرە لە ناو کوردستان و لە دەرەوەی کوردستان هەر شوێنێک بۆم بەلوێ هەر جلی کوردی هەر حەزت لەوە بۆ کۆتا پرسیارم
گرنگترین ئامۆژگاری بەپێی ئەزمون و تەمەنت پێشکەشی مناڵەکانت کردبێ چی بوو؟ ئەوە بێ خۆی جارێ پێش هەموو شتێک ئەوانە ئەبێت هەمیشە نیشتیمانەکەی خۆیان و میلەتەکەی خۆیانیان لەلا خۆشەویست بێ کە ئەوە لە هەموو شتێک گرنگترە کە ئینسان نەتەوەی خۆی و ئەرزی خۆی و وڵاتی خۆی خۆش بێ لەسەر ئاستی ئینسانیەکە و مامەڵەکردن لە ڕووی مرۆڤایەتێکشەوە ئەوە تربێتیان وایە ئێستش خۆیان مەسەن لە شوێنێک گەر فەقیرێک ببینن هەژارێک ببینن یا لە تەلەڤیزیۆن بڵاوەکرێتەوە یانوێ دەستی یارمەتی بگەێنێنێ بە گوێری ئەو تواناوە ئیمکانیەتەی هەیەە سادەیی زۆر مهمە خۆشەویستی کەسوکار مهمە یعنی هەرچیەک بشێ لەو ڕوانەوە لە ڕووی ئینسانیەوە لە یارمەتیدانی خەڵکەوە لە خەڵک بەکەم تەماشا نەکەن هیچ کەسێک جا لە ماڵا ئیشت لەگەڵەکە لە دەرەوەی ئیشت لەگەڵەکە هیچێکە ئەوە زۆر ناخۆشە چونکە بەڕاستی ئیشکەر شەریفە ئەوەی کە بە عەرەقی ناوچاوان نان پێیاکە بە هەر شێوەیە لە شێوەکان بێ مادەم بە عەرەقی ناوچاوانە بە جوهدی جەسەدی پێیە جوهدی جەسەدی بێکە سەربەرزە لەبەر نابێ بە چاوی سووک تەماشایکی من زۆر بە چاوێکی گەورە تەماشایکی هەربژی سوپاس دەکەم با بچین لە دەفتەری یادگاریەکەش یادگاریەک سوپاستانەکەی بۆ تیمەکەیشتان.